بروفيسور أبو بكر أحمد بارۆبەری فێرگەی جیمناستیکی سلێمانیم بەنسبەت دامەزراندنی فێرگەکە لە ساڵی 2019 دامەزراوە یەکەم فێرگەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش بۆ نمونە شێوازی وەرگرتنی مناڵچۆنە ئێمە بەتەمەند بۆ نمونە لە تەمەنی 3 بۆ 12 ساڵ مناڵ وەرەگرین تێستێکی سەرەتایی ئەگرێت ئەگەر کێشەی دەرونی و جەستەیی نەبێ مناڵەکە توانێت تەمارینەکانی بکات و دەست بە تەمرین بکات تەمرینەکان هەمووی بە شێوەیەکی ئەکادیمیە علمیە ڕاهێنەرەکان هەم خەڵکی ناوخۆن هەم نێودەوڵەتین لە دەرەوەی وڵاتیش ڕاهێنەرمان هەیە مناڵەکان کە دەست دەکەن بە تەمرین بۆ نمونە ستێپی سەرەتا 3 مانگە دوای ئەوە ئەچێتە ستێپی 2 لە 3 مانگی سەرەتا ئەبێ کۆمەڵی جوڵەی سەرەتایی فێر بێت مناڵەکە کە هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی دەرونیەوە زۆر سوودی لێ بینێ کۆمەڵک حرەکەی جیاواز فێرە بێ هی جیمناستیک و هەروەها پێشکەوتنێک بەخۆیەوە ئەبینێت و ڕنگدانەوەیەکی باش بۆ کەسایەتی مناڵەکە دروست دەکات دوای ئەوە ئەچێتە ستێپی 2 جوڵەکانی قورستر ئەبێت مناڵ بە ئارزوی خۆیەتی ئێستا ئێمە بۆ نمونە فێرگەکە لە ساڵی 2019 دامەزراوە مناڵمان هەیە لە سەرەتای دامەزراندنی فێرگە بەردەوام هەتاوەکو ئێستا کە 5 ساڵەکات و ئاستی زۆر باش بەرەو پێش چوو و یەکێکە لە یاریزانانی منتەخەبی عێراق هەڵبژاردەی عێراق هەم لە یاریزانانی کچ و هەم یاریزانی کوڕ بەنسبەت وەرگرتنی مناڵۆک وتمان ئێمە ئەو مناڵانەی کە هیچ کێشەیەکی تەندروستیان نیە ئەتوانێت لێرە بەردەوام بن تەمرین بکەن و وەرەگیرن دەستەکەن بە تەمرینەکانیان و ئەو مناڵانەشی کە کێشەیەکیان هەیە بۆ نمونەوەکو کێشەکانی ئۆتیزمیان کێشەیەک هەیە لە جسمیان بە شێوەیەکی عام بۆ نمونە ئێسقانێکی خوارەیان ناڕێکێک لە بەشەکانی جسمی هەیە لێرە بە شێوەیەکی ئەکادمی لە ڕووی تەندروستیەوە ئیشەکرێت لەگەڵ مناڵەکە و زۆر سوودی لێ ئەبینێ زۆر جار هەیە ینی مناڵیە دکتۆر بۆی دایانێ ئەڵێ ئەو مناڵە پێویستە یاری جیمناستیک بکات چکە یاری جیمناستیک مناڵ هەم لە ڕووی بۆ تەرکیزی مناڵ زۆر باشە هەم لە ڕووی جەستەییەوە بۆ نمونە ڕێکبوونەوەیەک بۆ مناڵەکە دروستە بێ هەم لە ڕووی تەرکیز بۆ مێشکی مناڵ زۆر باشە تەرکیزی باشە بێت و لە ڕووی دەرونی شۆ مناڵەکە متمانە بە خۆبوونێک دروست دەکات سیقەیەک بەخۆی دروست دەکات و باشترین شت بۆ ینی باشترین سیفاتی ئەم یاریە چییە ئێمە زۆربەی ئەم یاریزانانی کە لێرە تەمرینەکان کە دایک و باوکەکە ناوێتی مناڵەکە کێشەیەکی هەبووە کە ئایپادی بەکارهێناوە موبایلی بەکارهێناوە شاشەکانی بەکارهێناوە بەس یەکەم هۆکار بۆ دوورکەوتنەوە لەم هۆکار ئەلکترۆنەکان کە ئێستا کێشەیەکی بەوە مناڵ بەکاری ئەهێنێت و تووشی چەندها گرفتە بێت یاری جیمناستیکە کە تا ڕادەیەکی زۆر باش سوودی لێ ئەبینێت و لەگەڵ بەردەوامبوونی یاریەکە دوورەکە بێتەوانێت لە یاری ئەلکترۆنیەکان. ناوڕێتین ڕفێقە تەمەنم 15 ساڵە ماوەی 3 ساڵ لە جیمناستیک تەمرینەکەم جیمناستیک منی لە هەموو هاوڕێی خراپەکانم دووخستۆتەوە هیوادارم هەموو کەسێ بۆم تەمرینە بەڕاستی تەمرینێکی زۆر خۆشە و تایبەتە جیمناستیک پێکهاتووە لە 5 جیاس بۆ کوڕان پێکهاتووە لە ڤۆڵت پاراڕێڵ ڕینگ جفتی منام هێدارە 5 ساڵە لەم جیمناستیکەم ئەم جیمناستیکە سوودی زۆرە لە ئایپاد و شاشە شتەکانی لێ دوورکەوتومەتەوە بۆی لەم جیمناستیکە. من مامۆستا فەردینم فەردین ئەبوالقادری لە سنەو ڕاهنەری مامۆستای جیمناستیکی سلێمانی
لە تەمەنی 4 ساڵ ئێمە تەلەبەمان هەیە تا تەمەنی 15 ساڵ لە کچ و کوڕۆ ئێمە تەلەبەمان هەیە. جیمناستیک بە پای تەمەنە لە 4 ساڵ ئێمە دەست پێکەین کە تێن 4 ساڵ جیمناستیکەکان تاکە پێشکەون و تۆزێ پێشکەون تەقلەکان فێربن کاتی گەرەکە و تا 7 ساڵ. ئێمە کاتێکێتە 7 ساڵیان واردی بتۆڵاون لێڤڵی 1مانە لێڤڵی 2مانەت لێڤڵی 3مانەت لێڤڵی 4مانەت و دوای لێڤڵە 4ەکە تواوەکەنەوە کە 10 ساڵیان هەشتا لێڤڵی بانتر و بتۆڵی عێراقیان هەیە بتۆڵی سلێمانیان هەیە وەتەوێتە 15 ساڵتان بتۆڵی جیهانی شرکەتکەن بتۆڵی لە خارجکشوەرە شرکەتکەن بەخاتە تەمەنەکانە. هایسە لە هەمووی دنیا ئەوانەی کە لێڤڵیەکی دنیان لە جیمناستیکا لە تەمەنی 3 ساڵ و نیم تا 4 ساڵگیەوە مناڵەکان وتێنە ناو جیمناستیک. هەرچی تەمەن بڕێتە سەرتر بۆ جیمناستیک تۆزێ قورس دەبێت لە تەمەنی خواردنەوە 3 ساڵ تا 4 ساڵ باشترین تەمەنی جیمناستیکە. جیمناستیک لە هەمووی وەرشەکان تا جیاوازی هەیە. یعنی مشکی زۆر بەکارەخات جیاوازی لەگەڵ ڕەفیقایەتیە هەسن خۆتنی خواردنی سلامکردنی لەگەڵ برادرەکانی چۆن ڕەفتارکات لەگەڵ مامۆستا چۆن بێ بعد تۆ ئەزولەکانی جویانی تۆ جسمی زۆر بەڕێکیەوێت جیمناستیک. چۆن ئایسا هەر جیمناستیکارێک ئەچێ بۆ جوڵەیتر زۆر موفقەوێت ولی لە جوڵەکان تا بێن بۆ جیمناستیک موفق ناون زۆر پێش ناکەون ولی هەر جیمناستیکارێک ڕۆژکە بۆ شوێنێکتر زۆر پێشکەوتووە زۆر یانێ بە تەمای بوون کە بێت بۆ وەرشەکانتر چۆن مشکی ئەزولەکانی ئامادەگی هەماهەنگی بین جوڵەکانمانە زۆر پێشکەوتووە. جیمناستیک یاسر لە هەمووی دنیا پێشەوەی کە بچن بۆ مەکتەب ئەشی 2 ساڵ جیمناستیک بکەن. من نام دیانا سینا و 6 ساڵمە لە جیمناستیک 2 ساڵە خەریکم لە قاعە هەرێکم 2 ساڵە. من بە تووڵی قەتەر پەشدار بووم 5 مەدالیام وەرگرتووە گۆڵدم وەرگرتووە سلڤەرم وەرگرتووە ئیتر مەدالیای زۆرم وەرگرت. من ناوم سەزان لوقمانە من بۆ ماوەی 4 ساڵە یاری جیمناستیکەکەم و یاریزانی منتەخەبی عێراقم 2 یاریزانی منتەخەبی عێراقمان هەیە کە خەڵکی سلێمانی منیش یەکێکم لەوانە هەتا ئێستا بەشداری زۆر بتوڵەمان کردو و پلەیەکی باشمان بەدەستهێناوە سپاس بۆخوا و بەتەمام باشتریش بووم و بەشداری بتوڵەی عالەمیش بووم. سڵاو من نام ڕیان عوسمانە بۆ ماوەی 3 ساڵە لەم فەرگەیە تەمرینەکەم و تەمەنم 13 ساڵە کەم بۆ ئەم قاعەیە وزەیەکی تایبەتم پێ ئەبەخشێت و هیچ زەرەری لە خوێندنەکەم نایەوە و من فێر بووم کە جیمناستیک دایکی وەرزشەکانە.